بەشی چوارەم و کۆتایی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لەژێر ناوی شۆڕشی دوێنێ و شۆڕشی ئەمڕۆ. حوتەم پرسی پارێزگاری لە ژینگە بکەین بە داواکاریەکی گشتی. پرسی ژینگە لە شۆڕشی ڕابردوودا گرنگیەکی ئەوتۆی نەبوو. ئەو شۆڕشە کە بەهۆی بەدەسەڵاتگەیشتنی فاشیزمی ئاینی زۆر زوو لەگەڵ شکست بەرەو ڕووبووەوە لە بنەڕەتدا هیچ بایەخێکی بە ژینگەی وڵات نەدا. ئەم دەسەڵاتە لە درێژەی خۆیدا بەهۆی دژایەتیکردنێکی کوێرکوێرانە و بێئاکام لەگەڵ ئیمپریالیزم زەمینەی بربڵاوترین گەمارۆی بۆ سەر وڵات خۆش کرد. بە مەبەستی بەرەنگار بوونەوە لەگەڵ گەمارۆ بربڵاوەکان خۆبژێوی ئابووری لە هەموو بوارەکاندا و لەسەر بنەمای پشتبەستن بە شێوازێک لە کشتوکاڵی تەقلیدی خرایە دەستوری کارەوە. دەرەنجامی ئەم سیاسەتە وێرانکەرە بریتی بوو لە بەکارهێنانی لە سەدا 95 ئاوی ژێرزەوی وڵات لە ڕێگەی هەڵکەندنی بیرەکانەوە، دروستکردنی بێبەرنامە و بەردەوامی بەندا و وشکردنی تاڵا و ڕووبارەکان و هەروەها لە ناوبردنی دوو لەسەر سێی دارستانەکانی وڵات و ڕۆچوونی زەوی وزار لە زۆر ناوچە و پارێزگادا. جگە لە هەمووی ئەمانە داوی گەمارۆکان بووە هۆی لە کارکەوتنی ناوەندە پێشەسازیەکان. ئەمە ژوای کردووە کە ناوەندەکانی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل ڕووبکەنە دروستکردنی ئۆتۆمبیلی ناستاندارد و نائەمن و پیسبوونی هەوا بکەن بە ڕووداوێکی ئاسایی ڕۆژانە. لەم ڕووەوە هەوای پیسی شارە گەورەکان و تۆز و خۆڵ و گردیلەکانی سەرچاوەگرت و لە وشکبوونی دەریاچە و تاڵاوەکان و هەروەها دروستبوونی لافاو لە ئاکامی لە ناوچوونی دارستان و لێرەوارەکان بۆتە کێشەیەکی جددی لە سەرتاسەری وڵات. هەر بۆیە ئێستا دروشم و داواکاری پاراستنی ژینگە بۆتە یەکێک لە داواکاریە بنەڕەتیەکانی بزوتنەوە کۆمەڵایەتی و ئازادی خوازەکان. واقعیەت ئەوەیە وڵاتێک کە خەڵکەکەی بەهۆی کەمی ئاوەوە داهێنەری دروستکردنی کاناڵ و ڕێڕەوەکانی ئاو بوون و بەڕێوەبرنی ئاویش یەکێکە لە دەستکەوتەکانی شارستانیەتی ئەو خەڵکە ئێستا خۆی لە لێواری داڕماندا هەست پێکات. هەرم هەستەیە کە وردە وردە بۆتە پرس و خواستێکی گشتی و پاراستنی ژینگەی کردوەتە یەکێک لە سەرەکیترین داواکاریە گشتیەکان. بوونی بە هەزاران ڕێکخراوی ژینگە پارێز بەیانگەری ئەم پێویستیە بەردەوام ڕوو لە پەرەسەندنەیە. ئەمڕۆ بەرگریکردن لە ژینگە شان بەشانی داواکاریە چینایەتی و مەدەنی و ئازادی خوازیەکان بۆتە یەکێک لە داواکاریە سەرەکیەکانی جەماوەر. ئەم ئاستە بەرزەی وشیاری سەبارەت بە بەرگریکردن لە ژینگە مژدەبەخشی داهاتوویەکی گەشە بۆ ژینگە و شوێنی نیشتەجێبوونی دانیشتوانی ئێران. لەم نێوەندەدا پێویستە هێزە چەپەکان ئاڵا هەڵگری بەرگریکردن لە ژینگە و ئێکۆسیستمی وڵات بن. هەشتەم شۆڕشی کۆمەڵایەتی لە بەرنامەی کاردایە. لە شۆڕشی ڕێبەندانی 1357دا پرسی دادپەروەری بە شێوەیەکی لێڵ و ناڕوون بەیان دەکرا. بۆچوونێک هەبوو کە پێیوا بوو بە دەوڵەتیکردنی ئابووری دەتوانێت ڕێگەیەک بێت بۆ گەشەکردنی دادپەروەری. لەم ڕووەوە هەم بەشێک لە کاربەدەستانی ناودەسەڵات و هەم هەندێک لە هێزە چەپەکان بیرۆکەی بە دەوڵەتیکردنی ئابووریان هێنایە گۆڕێ. بەڵام واقعیەت ئەوەیە کە ئاکامی بە دەوڵەتیکردنی ئابووری وڵات نەک هەر نەبووە هۆی گەشەکردنی دادپەروەری، بەڵکو بووە هۆی ڕاندخۆری و گەندەڵی و تاڵان و بڕۆی بەربڵاو کە دەرەنجامەکانی لە داڕمانی ئابووری ئێستەی ئێراندا باشکرا بەرچاوەکەوێت. ئێستا 65 لە سەی ئابووری وڵات لە دەستدام و دەستگاکانی ژێر چاوەدێری ڕێبەری ڕژیمدایە. ئاکامی ئەم بە دەوڵەتی بوونە بریتی بووە لە پەرەسەندنی هەژاری بە جۆرێک کە ئێستا 30% دانیشتوانی وڵات لە ژێرهێڵی هەژاریدا دەژین و 60% بۆ دابینکردنی پێداویستیە سەرەتایەکانی ژیانیان پێویستیان بە یارمەتی هەیە. بەڵام دروشمی دەستەبەری کۆمەڵایەتی گشتگیر و هەمەلایەنە کە وردەکاریەکانی لە بزوتنەوە داواکاری تەوەرەکانی ساڵانی ڕابردوودا خراوەتە ڕوو، دروشمێکە کە پێویستە هەنگاو بە هەنگاو لە ناو چین و توێژە کۆمەڵایەتیە جۆرا و جۆرەکاندا بانگەشەی بۆ بکرێت. ئێستا بەشێکی بەربڵاو لە جەماوەری ناڕازی دەرک بەوە دەکەن کە بەهرەمەندبوون لە مافی خوێندن و بێهداشت و دەرمانی بێبەرامبەر و شوێنی نیشتەجێبوونی گونجاو، کاری گونجاو و لانی کەمەکانی ژیانێکی ئینسانی مافێکی ڕەوای خۆیانە و ئەرکی دەوڵەتە کە دەبێ ئەو مافانە بەبێ جیاوازی بۆ سەرجەم دانیشتوانی وڵات دابین بکات. لەسەر بەستێنی ئەم کەش و هەوا جەماوەریە هەوڵدان بۆ پەرەپێدان و
گشتگیرکردنی دروشمی دابینکردنی دەستەبەری کۆمەڵایەتی هەمەلایەنە و گەشتگیر لەلایەن هێزە چەپەکانەوە دەتوانێت یارمەتی دەربێت بۆ جێگیرکردن و قوڵکردنەوەی هەرچی زیاتری بیرۆکەی دادپەروەری لە نێو جەماوەردا. ئێستا خەڵک چیتر گرنگی بە دروشمی بێناوەرۆک و فریوکارانە نادەن سەبارەت بە دادپەروەری. ئەوان خوازیاری سیستم و ڕێکارێکن کە بە شێوەیەکی یاسایی ئەم دادپەروەریە لە سیستمی ئابووری و کۆمەڵایەتی وڵاتدا جێگیر بکات. ئاشکرایە کە ئەم بابەتەش بەبێ ڕێخستنەوەی دموکراتیکی ئابووری کۆمەلگا لە دوای ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەستەبەر نابێت. بەڵام هەوڵدان بۆ گشتگیرکردنی ئەم دروشم و داواکاریە دەبێتە هۆی ئەوەی لێک نزیک بوونەوەی بەشە جۆرا و جۆرەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ پەرە بستێنێت. ئەم دروشمە ئەتوانێت کرێکارانی لەسەرکار و بێکار خانەنشینان و کەسانی پەراوێزنشین بە یەکەوە گرێ بدات و لە دەوری خواستێکی هاوبەش کۆیان بکاتەوە. لەلایەکی ترەوە ئەم دروشمە ئەتوانێت سەرجەم هێزە ئۆپۆزیسیۆنە ڕاست و لایەنگرەکانی سەرمایە لە ناو خەڵکدا ڕێسوا بکات و بێبەشیان بکات لە کاریگەریکردنە سەر ڕەوتی ئەو شۆڕشەی کە خەریکە ئاراستەیەکی کۆمەڵایەتی بەخۆیەواگرێت. ئەمە ئەرکێکە کە پێویستە سەرجەم هێزە چەپەکان لەو پێناوەدا هەوڵ بدەن کە کۆمەڵانی خەڵک لە ئاستێکی بەربڵاوتردا ڕێخ بخەن. ئێستا ئەگەر دروشمی دەستەبەری کۆمەڵایەتی گشتگیر و هەمەلایەنە وردە وردە ببێت بە دروشمی سەرەکی جەماوەر، خەڵک ئەتوانن هەنگاوێکی گرنگ بنێن بەرەو دامەزراندنی یەکسانی کۆمەڵایەتی ڕاستەقینە. ئەلبەتە مەرجی بەردەواممانەوەی بەندە بە ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامی و دامەزراندنی حکوومەتێکی دموکراتیکی لە خوارەوە کە لەسەر بنەمای ڕێخستنەوەی دموکراتیکی ئابووری کۆمەلگایەک بنیاد بنێت کە تێیدا ئازادی و یەکسانی و خۆشبژێوی گشتی مسوەگەر بێت و گەشە و بەرەو پێشچوونی ئازادانەی هەر تاکێک مەرجی گەشە و بەرەو پێشچوونی هەمووان بێت. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی، بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر شەممە 20 ڕێبەندانی 1403 بەرامبەر لەگەڵ 8 فێوریەی 2025.